دواکەوتن و دابەژنەکردنی موچە هێندەی تر بازاڕی سس کردووە و چیرۆکی خەمامێزی چین و تۆژە جیاوازەکانی بەدەست نەداریەوە ڕوو لە زیاتربوون کردووە. فرۆشیارێکی مریشکە و دەڵێت بەوەی کەمی و نەمانی پارەوە بەشێک لە وڵاتیان توانای کڕینی مریشکی تەواوەتیان نییە و ئێستا خواست چۆتە سەر قاچی مریشک. زەلهامی هاو الحەمدلله پیاوێک زۆر لە ئێمە توانم بڵێم لە خۆم بە پیاوترم ئەزانی و ڕیشی سپی بوو وەڵی داوای سێ قاچ کرد. ئێوتم باشە مامەجان سێ قاچ مریشک تۆ چی لێەکەی وەڵی هیچ شتێکی پێدەر ناچێت تی ڕۆڵێجاندا گیفانە پڕکە لە دۆلاردی ئەتوانی توتم ناوەڵا بە زۆتانم علاقەیەکە بۆ پڕکەم هیچ دایان خەڵکیەت بڕات بێت داوای ڕادێکەکە داوای کیلوێ ملە قۆرتاکە داوای 1 ملە قۆرتە ئەکات. هەر بە گوزەرکردن بە بازاڕە جیاوازەکان خەم و ئازاری کاسبکار و هاوڵاتیان بەیان دەبێت. ئێرە چەقی بازاڕی سلێمانیە بەشێک لە هاوڵاتیان بۆ دەستخستنی بژێوی جل و پێڵاوی بەکارهاتووی خۆیان دەفرۆشتنەوە و هەندێکی دیکەش بژێویان لەسەر فرۆشتنەوەی کەلوپە لە بەکارهاتوەکانە لە زاری فرۆشیارانەوە دەردەکەوێت. دۆخەکە هێندە خراپە هەندێک لە هاوڵاتیان توانای کڕینی پۆشاکی 1000 دیناریان نییە. پارە نییە و کووە و معاشەکەمان معاشەکان نان ئەرێ خەڵک معاش وەرگێ بەشی فەقیرە دەن لە ڤانوە دانیشتم چیان نەکڕیە یەک ماکسینەوە ئەوشدان بە ژنە بە 1000 ڤانی و هاتوومیسم نەفرۆشت ئەم سەرکرێ سیارە 750 دەم لەو 350 خەڵک پارەی پێنەوە معاش نییە و ئێ بە خەڵک معاشی پێنەوەی و پارەی پێنەوەی بەچی بیکڕی. تەنها بازار و کاسبکاران نا لێکەوتەی دیاری دۆخەکە بەسەر موچەخۆرانیشەوە بە دەرکەوتووە و مامۆستایەک دەڵێت بەربەم پێشاتە نەگیرێت کارەساتی مرۆیی ڕوودەدات. ئەگەر بێت و لەم پێە بڕات و ئاوا بەردەوام بێ کارەساتی زۆر ناخۆشی لەکەوێتەوە. من لەم ڕۆژانەی ڕابردووە یەکێک لە هاوڕ نزیکانی خۆم تەلەفۆنی بۆ کردم کە یەکێک مارتێشتەکان تەلەفۆنی بۆ کردووە کە با بڵین جڵدی حساباتی خۆی کردووەی خاوەن قەرزەکان داوای قەرزەکەی لێ کردوێتەوە. ئێتر ئەوژ توتی بارودۆخەکە ئاوایە و ئەوە ئێمە لە ساڵی تازەین و یەک موچەما وەرگتووە و تەنانەت دوتەوەی پارەی کارەباکەشم پێ نییە کە پاری کارەباکە تازەی کەمەوە بۆی مناڵەکان بێکارەبانە بن وەرحاڵ شتێکی خراپی بێوتبوو تەکلیفی شتێکی خراپی لێکردەوە. زیاتر لە 10 ساڵە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم ساڵ ڕادەسی ساڵ دەکەن و بە ومێدی باشتربوونی دۆخەکەن بەڵام لە بەرداشی نێوان حکومەتی هەرێم و ناوەند تا دێت ڕەوشەکە خراپتر دەبێت و لە 3 مانگی سەرەتایام ساڵ تەنها 1 موچە دابەشکراوە و موچەی 3 مانگی کۆتایی ساڵی ڕابردووش نەدراوە. ڕزگار جەبار کێنێن